سڵاوتە نەبێ بینەرانی شارپرێس. ئەمڕۆ تەندروستی هەولێر بڵاوی کردەوە کە گومان دەکرێت کە نەخۆشێک لە شاری هەولێر تووشی تای خوێنبەربوون بوو بێت و لە ئێستادا نمونەی خوێنی لە وەرگیراوە نێراوە بۆ تاقیگەیشتی بۆ دڵنیابوونەوە لەوەی کە تووشی پەتاکە بووە یان نامە. لە کاتێکدا دوێنێ لە شاری کەرکووک یەکەم حاڵەتی جەرەندەزان بە پەتاکە تۆمار کرا و تا ئێستا لە عێراقدا لە پارێزگاکانی عێراقدا 40 کەس داغڵ بوون کە تووشی تای خوێنبەربوون بوون و لە ناویاندا 8 کەس بە پەتاکە گیانیان لەدەستداوە. بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بڵاوبوونەوەی پەتاکە لە هەرێمی کوردستان دەگفتووە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بژار موسا و تێبێژی تەندروستی هەولێر. دکتۆر سڵاوت دەبێ ئەم کاتت باش. ئەو کەسەی کە گومانی لێ دەکرێت کە تووشی پەتاکە بووبێت لە شاری هەولێر کە ئەمڕۆ بڵاو کرایەوە، ئایا ئەو کەسە کووردە و دانیشتووی هەولێرە یان بە سەردان هاتووەتە شاری هەولێرە و ئەگەر پێشمان بڵێ نیشانەکانی چییە؟ بەڵسڵاتان لێبێت سڵاو لە بینەران خۆشەویست. ئەم حاڵەتێکم بۆ گومانی لێکراوە دەستکراوە بە سەنگاندن کەسێکە کە تەمەنی 2 ساڵ 9 مانگە واتە منداڵە کچە خەڵکی خواروی عێراقە شاری بەغدا هاتووە کە بەهۆی کارکردنی نەخۆشی کە خۆی گومانیەوە لێکراوە نەخۆشیەوە دیزگەری هەبێتن، بۆیە لەلایەن پزیشکانەوە لێکراوە کە هەولێر ناوەندی چارەسەری سەرتاسەری لە هەموو عێراق، بۆیە ئەم نەخۆشە هاتووە بۆ چارەسەری و ئێمەش کاتێک سەردانی نەخۆشخانەی ڕاپەڕینی منداڵانی کردووە لەوێ پزیشکی چارەسەرکار پزیشکی پسپۆرت سەنگانی بۆ کردووە دەرکەوتووە کە ئەمە گومانی ئەوەی لێ دەکرێت ڕەنگە هەڵگری پەتای خوێنبەربوون بێت، بۆیە دەست بەجێ وەڵامدانەوەکان دەستیان پێ کردووە و ئەم منداڵە نیشانەکانی ژانسک و باڵی تێکچوونی کۆندامی هەرسی هەبووە وەروەها تاشی لێبووە. نیشانەیەش تریش ئەوە بووە کە لەژێر پێستی ئەم منداڵە خوێن هەبووە، یعنی واتە خوێنبەربوونی ژێر پێست کەم حاڵەتێکە لە هەندێک لە حاڵەتە باوەکان مەترسیدارەکان ڕوودا. بەڵام ئەم نەخۆشە خۆی نەخۆشی درێژخایەن جگەری و پشتینەکان بۆ ئاراستەیە ڕەنگە ئەم نەخۆشەیە خۆی نەخۆشی جگەری هەبێتن، بۆیە ئێمە بەهۆی لێکچووی نیشانەکانی بۆ هاتین لە خوارد ناوەڕاستی عێراق کە ئەم نەخۆشی پەتاکەبوون بەربڵاوە دەستمان کرد بە وەڵامدانەوەی خێرا. دکتۆر ئەگەر پێمان بڵێ نیشانەکانی نەخۆشەکە بەگشتی چییە؟ چ نیشانێک لە هاوڵاتیانە کە دەرکەوت پێویستە زوو سەردانی نەخۆشخانە بکات؟ بەڵێ خۆی هەروەک باسمان کە نیشانەکان نیشانەی گرژین نیشانەی تایبەت نین بەم نەخۆشیە، بەڵام نیشانەکان دەکرێت بەم شێوازە بن کە کۆندامی هەرس دەبێتەوە و ئەمە نەخۆشیی ڤایرۆسیە. هەر نەخۆشیی ڤایرۆسی کە ڕوودێتە ناو لە شەو بوودەدا کە دەبێتەوەی بەرگەرمی لە شواتە ڕوودانی تا کەەوە یەک لە نیشانەکان تایە نیشانەتر نەڕشانەوەیە پێکچوونی کۆندامی هەرسە بە شێژی گشتیواتە هەرزەکردنی خۆراک و هەستکردن بە پڕی گەدە. ئەمانە هەمووی نیشانن گرنگترین نیشانە یاخود گرنگترین خاڵ لە مێژووی نەخۆشەکە ئەوەیە کە دەبێت ئەم نەخۆشە لە ناوچەیەک هاتبێت کە ئەم نەخۆشێکی داوەدڵاوە یاخود با بڵین بەرکەوتین ڕاستەخۆی هەبێت لەگەڵ ئاژەڵ یاخود لەگەڵ پوشتی سوور. ئەمانە هەمووی نیشانن کە لە مێژووی نەخۆش واتە لە کاتی پرسیار لێکردن یاخود لە کاتی هەبوونی هەر گرتوێک ئەم نیشانانە پێمان دەڵێت کە ئەم مەترسی هەبوونی ئەم پەتای لێ دەکرێت. بەڵێ توانای گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە یان لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ چۆنە؟ خۆی ئەم نەخۆشیە با بڵین لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێک دەگوازرێتەوە لە ڕێگەی مێرو لەو لە ڕێگەی ئەم گەنە پێی دەڵێن گەنەکە لە کەسێکەوە بۆ کەسێک دەگوازرێتەوە، هەروەها لە ئاژەڵ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە لە ڕێگەی هەمان میکانیزم کە وەخت خێرایی بڵاوبوونەوەشی بەرزە، بۆیە پێویستە هەموو ئەو کەسانێک کە کۆنتاکتی یاخود بەرکەوتیان لەگەڵ ئاژەڵ و بەربوونی ئاژەڵی هەیە خۆیان بپارێزن، ڕێکارە خۆپارێزیەکان بە تەواوی جێبەجێ بکرێت و ئەو کەسانشی کە لەو ناوچان باڵی کە ئەم نەخۆشی دەبڵاو پێویستە هەمویان خۆیان بپارێزن. ئەگەر دەرچوو حاڵەتێک کە هەڵگری ئەم پەتایە ئەو کەسانێکەوە با بڵین بەرکەوتیان لەگەڵ ئەم کەسە هەبووە پێویستە هەمووان جیا بکرێن و لەژێر چاودێریدا بنێن و تیمەکانی چاودێری تەندروستی بە دواداتنی بەردەوامیان بۆ کەتاوە حاڵەتەکان دەستنیشان بکرێت و خێرایی بڵاوبوونەوە ڕوونەدا چونکە ئەم نەخۆشیە باسمان کرد
لە کەسێک بۆ کەسێک دەخوازێت بۆ لە ئاژەڵی بۆ دەخوازێتەوە ئەمانە هەمووی ئەومان پێ دەڵێت کە پێویستە خۆپارێزی تۆکمان ئەنجام بدرێت. دکتۆر هاوڵاتیان تەنها لە بوونی نیشانەکانە پێویستە سەردانی نەخۆشخانە بکەن یان ئەوانەی کە بەرکەوتن و مامەڵەی ڕۆژانەیان هەیە لەگەڵ ئاژەڵە بۆ نمونە گۆشت فرۆشەکان یان ئەوانەی کە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوەکان ئەوانیش پێویستە لە ئێستادا بەبێ بوونی هیچ نیشانێک سەردانی نەخۆشخانە بکەن؟ نەخێر ئێمە پێیان دەڵێن پێویست ناکە سەردانی نەخۆشخانە بکەن بە جێبەجێکردنی مایە خۆپارێزیەکان. پێویستە ئەو کەسانی کە باڵێن مامەڵە یاخود هەر کارێک بە گۆشت و ئاژەڵ دەکەن پێویستە ڕێنمایی خۆپارێزیەکان لە ڕێگەی تیمەکانی چاودێری تەندروستی کە شاندن دەبێتەوە جێبەجێ بکەن، واروها پشتین بۆ ئاژەڵەکان لە ڕێگەی تیمە تەندروستیەکان ئەنجام بدرێت. ناکرێت خەڵکێک مامەڵ بە ئاژەڵ بکات دوور لە چاودێری تیمەکانی تەندروستی بۆ بکان لێ دەکەین لە ناوەندانێک کە پشتوازکراون لەلایەن تیمەکانی تەندروستی ئەم بابەتانە جێبەجێ بکرێت و ئەم کەسانە پێویستە ڕێنماییەکانی تیمی پاراستنی تەندروستی لە ناوچە جوگرافیەکانی کە بنکەی تەندروستی هەیە تیمی چاودێری تەندروستی بە دوواداچوونی وردی کردووە کە پێویستە کات ئەم خاڵانە جێبەجێ بکەن. ئەم خاڵانە ئەگەر جێبەجێ پێویست ناکات هیچ کەسێک بە بێ نیشانە سەردانی دەستگای تەندروستی بکات. بۆیە ئێمە دڵنیایی دەدەین بە هاوڵاتیان تیمەکانمان هۆشیارن ئاگادارن گۆشتخۆشایی تەندروستیان بڵاو کردوێتەوە چاودێری تەندروستی تەواوی ئەو ئاژەڵان و گۆشتانە کراوە بۆیە تکا لە هاوڵاتیانیش دەکەین مامەڵە بە هیچ گۆشتێک نەکەن ئەگەر پشتڕاستکراو نەبێت لەلایەن تیمەکانمان و لەلایەن تیمەکانی تەندروستی سەلامەتی خۆراک چاودێری پشتنی بۆ نەکرابێت. بەڵێ لە کاتی بوونی ئەم نەخۆشیە لە ناو هەرێمی کوردستانە ئامێر و کیتی پێویست لەبەردەستە لە هەرێمی کوردستان بۆ پشکنینی ڤایرۆسەکە و بۆ نەخۆشەکانیش ئایا دەرمانی پێویست لەبەردەستە؟ بەڵێ ئێمە وەکو تەندروستی و لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی تەواو هەموو پێداویستیەکان لە چارەسەرکردن و بەدواداچوونی حاڵەتەکان و دۆزینەوەی حاڵەتەکان و بڵاوکردنەوەی ڕێژایی تەندروستی بەردەستن. ئێمە لە ڕووی پشکنین هەموو عێراق لە تاقیی ناوەندی کە لەلایەن بێخای تەندروستی جیهانی پاپشتی دەبێت لەوێ ئەم پشکینانە پشتاز دەبێت. ئێمە پشکینمان هەیە بڵام بۆ پشتڕاستکردنەوە و دنیابوونەوە لەو ئەنجامانەی کە ڕێژای تەندروستی جیهانی WHO سەپۆرتی دەکاتن. ئێمە پشکینەکان دەنێرین بۆ ناو مختبەر مەرکەزی واتە تاقیی ناوەندی تاوەکو دڵنیابینەوە، بەڵام لە ڕووی چارەسەر بە ڕووی بەدواداچوونی حاڵەتەکان و لە ڕووی چاودێری تەندروستی و لە ڕێی جیاکردنەوەی حاڵەتەکان و ڕێی خەواندنیان لە ڕێی دانەکردنی تیمی پزیشکی پسپۆر ئەم پسپۆرێتە لە هەرێمی کوردستان و پارێزگای ڕێبوونی هەیە و چارەسەری پێویست بە هاوڵاتیان دەبێت. بەڵێ سەبارەت بە ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستاندا پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە ئەگەر تەندروستی هەولێر بە نمونە وەربگرین بۆ ئەوەی کە لە ئەگەری بوونی پەتاکەیە زیاتر بڵاو نەبێتەوە لە ناو هاوڵاتیانە؟ بەڵێ هەروەک باسمان کرد تیمەکانی هۆشیاری تەندروستی بەرلەمانێک لەمانچە بابوو دەستیان بەکارەکانیان کردووە. ئەمە ژمارەکانی تر باڵێن پۆینتەکانی تر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان باخێکی زۆری بە چاودێری تۆکمە و داوا لە ڕێگەی تیمەکانی پاراستنی تەندروستی لە ناوەندەکانی قەسابخانە و گۆشتفرۆش و پەڵەوەرگە و ئەم شوێنانی کەوا مامەڵەی ئاژەڵ تێدا دەبێت و ئەو کەسانەشی کە خوا نەخواستە ئەگەر دەرچوو کە هەڵگری ئەم پەتایان بە دوواداچوونی ورد لە ڕێگەی تیم تەندروستیەکانەوە بۆ هەموو خزم و کەسان دۆستان بەرکەوتوانی ئەم کەسە دەکرێت هەمویان زیاد دەکرێنەوە تاوەکو هەمویان پشتڕاست دەبنەوە کەم ڤایرۆسیان هەڵنەگرتووە دەگەڕێنەوە ناو کۆمەڵگا بۆیە تیمی ئێمە پلانی ئێمە لە گرنگترینیان هۆشیاری تەندروستیە چاودێری تەندروستی لە خۆراک و ئاژەڵ و قەسابخانە و ئەم کەسانی کە مامەڵ بۆ گۆشت دەکەن واروا بە دوواداچوونی ورد بۆ حاڵەتانی کە دەردەچێت هەڵگری ئەم. بەڵێ دکتۆر لە کۆتاییە وەکو کۆشەکردنەوە وەکو خۆپارێزی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیت هەیە وەکو ڕێنمایی؟ بەڵێ ئێمە بەردەوام کامان کردووە کە ئەو کەسانەی لە ناوەندەکانی گۆشت فرۆشتن و یاخود مامەڵەکردن بە ئاژەڵ و یاخود بەخێکردنی ئاژەڵ واتە ئەو کەسانی کە پرسیان لەسەر ئەم نەخۆشییان بۆ بوازێتەوە پێویستە دەمان بستن، پێویستە دەستچێز لەبەر بکەن، پێویستە پاکخایانی شوێنەکان بە تەواوی پارێزن، پێویستە شوێنەکان هەموو تاقیم بکرێت، پێویستە ئاژەڵەکان پشتڕاستکراوی تیمی تەندروستی بێت نەریان بۆ کراوێت چونکە خاڵشتمان لەبیر نەسێت خاڵشگیری کە سەلامەتی پاراستنی جانی هاوڵاتیان لەم نەخۆشیە تەنها ئەچی وەزارەتی تەندروستی نییە، پێویستە وەزارەتی کوشتار و سەرچاوەکانی ئاو کە هەمویان ئەمانە پێکەوە کار بکەین بە هەماهەنگی ئێمە کۆبنەوە کراوە بابڵێن لێک تێگەیشتن هەبووە
ئەم سەلامەتی ئەم نەخۆشیە سەلامەتی هاوڵاتیان لەم نەخۆشیە کارێکی دوولایەنەیە بۆی ئەمانیش بەڕێزان لە وەزارەتی پشتیوان و ئەوانی کە بەرپرسن لە ئاژەڵ یاخود پزیشکی بێتێنەری هەموو بەدواداچوونی خۆیان بۆ ئاژەڵەکان دەکەن چارەسەری پێویست بۆ ئاژەڵان دەن کە پێویستیان بە چارەسەرە لە خانیان بەپارراگرتن و تاقیبکردن و هەموو ئەم پێداویستیانە خاڵێکی گرنگتر ئەوەیە ئەگەر حاڵەت دەرچوو کە هەڵگرن ئەو کەسانە پێویست ئەوانی کۆنتاکتیانە بۆ سەردانمان بکەن بۆ پشتنی پشتوازبوون بۆ هەروە دیاربوونیان بۆ بکەین خاڵێکتر ئەوەیە کە هەر گۆشتێک پشتواز نەکرا بۆ لەلایەن تیمی تەندروستی واتە هەر گۆشتێک بەدەر ڕێنماییەکانی تەندروستی هاوڵاتیان بەکاری نهێنن ئەمانە هەمووی ڕێنمایی گرنگن بۆ سەلامەتی و پاراستنی هاوڵاتیان. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر بژار موسا وتەبێژی تەندروستی هەولێر کە بەشدار بوویت لەگەڵمانە. سپاس بۆ بینەرانی شارپرێس کە بینەرمان بوون هیوایی کاتێکی خۆشتان بخواسی.